بۆ تۆ لە گوێی گایە هەنستووی، بۆ تۆ بێخەبەری، تۆ عەقڵ لە مێشکتان نییە، یعنی تۆ چیت، تۆ بەشەریت، تۆ چیت، یعنی چ کائینێکیت، حتمما پێیەزانێ. بەڵام ئێستا خەڵکێکەیە و سوور ئەزانێت خێزانەکەی خەریکی شتی خراپە و دەنگیش ناکات. ئەوە دەیوتە، وەکو پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم چای بە بەهەشت ناکەوێت. مامۆستا کەسەکە یعنی دەزانم کە داوێن پیسە خوا نەکات، دوور بێت لە هەموو کەس ئینشاءالله، و بەڵگەشم لەلایە، بەڵام کاتێک یعنی دەبینم شتەکانی دوور بێت لێمان، باسی بکەم بۆ کەسێکی دیکە، یعنی بەس بۆ خوشکەکانم باسی بکەم لەنێو خۆمانە و دەیزانین. چەند جاری ویستمانە کەسەکان ئاگادارکەینەوە کە شتێکی وەها هەیە، دوور بێت خوایە لەسەر قورئان سوێندی خواردووە و لەسەر ئەوە پاشانجین، یعنی ئەمە دەستمان لێ بەرداوە، داوامانەتە دەستی خوای گەورە. بەس کە ئێستا هەندێک شت دەبینم باسی دەکەم لە لای خوشکەکانم، دەبێتە قالبی غەیبەت یان زەمکردنەوە کە بە تەواوی ئەو شتە دەکات. یعنی نانە کەسێ داوێن پیسە باشە ئینە بۆ دەوروبەرەکەتی لێ ئاگادار ئەەکەیتەوە، ئەڵێ ئەمە سیفەتە ناشرینەکانێتی، ئەمە غەیبەت نییە، بەڵکو ئەمە تەوعیەکردنی بەرامبەرتە، ئاگادارکردنەوەی بەرامبەرە دەوروبەرەکەی بۆ ئەوەی نزیکی ئەو کەسە نەکەونەوە، بۆ ئەوەی تووشی ئەو خراپەیە نەبن یان فری و نەخۆن بە قسەکانی. ئەمە ناچێتە قاڵبی غەیبەتەوە، بەڵکو چێتە قاڵبی ئامۆژگاریەوە. بۆیە ئێستا ئەگەر پیاوێک دەستەکان خۆش بێ مامۆستا لە دووحاکردنیش بەڵێ فەرموو مامۆستا بەردەوام بە حەفومکە. پیاوێک پیاوکوژە باشە، پیاوێک پیاوکوژە، کەسێ دێ پرسیاری ئەو کەسەم لێکە، ئەڵێەوە چۆن پیاوێکە، بەتەمام ببمە شەریکی، ئەڵێم ئەمینیت کۆمەڵی قسەت لەڕاستم، ئەڵێ بەڵێ مەڵێم کاکە ئەو پیاوە پیاوکوژە، ئەو پیاوە داوێن پیسە، ئەو پیاوە دەرمانخۆرە، ئەو پیاوە دزە. ئەم سیفەتانە لەو کەسە هەیە باشە، هەرچەندە ئەو کەسە پێی ناخۆشە، بەڵام ئەم کەسە لەبەر ئەوە کەسێکی مفسید و خراپە، کاتی خەڵکی لێ ئاگادارەکەیتەوە نابێتە غەیبەت. بەڵام ئەوە غەیبەتە، ئەوە غەیبەتە تۆ لە ماڵەکەی خۆتا دانیشتوتە باشە، هیچ خراپەیەکت نییە، هیچ شتێکت نییە، من ینی شەو ڕۆژ تۆ بم بەدەکەم ئەڵێم ئەمە وایە، یعنی ئەمە بێت ئەچێتە بابی غەیبەتەوە. بەڵام کەسێک کە خراپە دەوێ کۆمەلگای لێ ئاگادارکەیتەوە، دەروبەتی لێ ئاگادارکەیتەوە، ئەمە ناچێتە قاڵبی غەیبەتەوە. والله تعالى أعلم. باشە مامۆستا لە کاتی دووحاکردنیش، یعنی ئەوەندەم پێ ناخۆشەکە لەسەر دڵم گرانە، دووحای لێ دەکەم، دەڵێم خوایە گیان ئەگەر هیدایەت وەردەگرێ، خۆت حالم و زانای خودایە، ئەگەر هیدایەت وەردەگرێ هیدایەتی بدەی، بەڵام ئەگەر هیدایەت وەرناگرێتن و هەر منافق دەمێنێتەوە، خوای گەورە ڕۆژی دنیا و قیامەتی بکەی، لەو کاتەدا گوناهبار دەبم ئەگەر ئەمنە دووحای بکەم. بڵێ خوای گەورە سەڵی هەر ماڵێتی تر کە سوکاری پێی بزانێت ویتر بە حاڵێت چارەسەری بکەنە گینا خۆ من نازانم، یعنی ئەگەر هەر ئافرەتێ مێردی هەبێت لە دوای چ شەو مێردەکەی پێی نەزانێ، ئەو مێردە گێلە، ئەو مێردە دوو لە ڕوویەوە ئەحمەق و بێمێشکە، ئەگینا هیچ پیاوێک نییە نەزانێ ژنەکەی خیانەتی لێکات. معقوڵە یعنی ژنێ بە ئاشکرا خیانەتت لێ بکات، تۆ ڕۆژێ نەتزانی، دوان نەتزانی، مانگێ ساڵێ نەتزانی، بۆ تۆ لە گوێی گایە هەنستووی، بۆ تۆ بێخەبەری، تۆ عەقڵ لە مێشکتان نییە، یعنی تۆ چیت، تۆ بەشەریت، تۆ چیت، یعنی چ کائینێکیت، حتمما پێیەزانێ. بەڵام ئێستا خەڵکێکەیە و سوور ئەزانێت خێزانەکەی خەریکی شتی خراپە و دەنگیش ناکات. ئەوە دەیوتە، وەکو پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم چای بە بەهەشت ناکەوێت، چکە ئیقرار بکە لەسەر بێڕەوشتی خێزانەکەی خۆی و پێی ڕازی بێت، ئیتر ئەوە گوناح نییە بچێتە باشتەوە.